ئەو گۆرانش تایبەتی داواکاری کاکە دیداری کشوچی بۆ برازە بە تایبەت پێشکەشە شەر بێ تەماوم گلەی لێ بکەم تا نەفەس نابێگەردنی تۆ ئازار نەکەم چیت کردی بە خۆت و منت بەکێدا تا ماوەم خۆشی نابینە بەگەری لە خەودا مڕانی بۆ کاکارێزی بە ڕۆژەڵەبجەی بۆ کاکاوسەر وەڵانەی شامانە بۆ سەگەری نژەکڕگەی شامانە بۆ کاکە دیداری عەزیز هەر بژێ ئەو گەرم ژبارە بۆ کاکە دیداری خۆشەویستە بۆ تەواو مەجلیسە جوانە بە تایبەت دەی پەپولا چەنیا ماوێ بگاڕێوە ئەی پەپولا چەنیا ماوێ بگاڕێوە بێوەفا گوڵ دەگلامی کرد تۆ بێراوە بێوەفا گوڵ دەگلامی کرد تۆ بێراوە دەینی گیابانی باخچەیە بووم وەک باخەوان ئەمی ڕوانی بۆ تاقا گوڵێ ڕۆژ و شاوان نیگیابانی باخچەیە بووم وەک باخەوان ئەمی ڕوانی بۆ تاقا گوڵێ ڕۆژ و شاوان چەندانێکیش لا پەپوولان ئەفریان و سەرمەزە بوو بە بۆی گوڵان ئەی پەپوولان چەنیا ماوێ بگاڕێوە بێوەفا گوڵ تەگلامی کرد تۆ بێراوە بۆ کاکە دیداری عەزیزە بە تایبەت شامانە تایبەتێ بۆ لیرەخان بە تایبەت پێشکەشە بە لیرەخان کچی بە سامازیاری خۆشەویست شامانە ئینشەڵڵا 1000 ساڵ تەمەنی بێ و تەمەن درێژ بێت دەی ڕۆژێ هاتێ دی باخچەی جوان بێگوڵی ماوە و بۆ سەوێران ڕۆژێ هاتێ دی باخچەی جوان بێگوڵی ماوە و بۆ سەوێران چەندانێکیش گوڵ نەمابوو گوڵی نەمابوو پەپوولان دێڵ یان گیرابوو یان گیرابوو ئەی پەپوولان چەنیا ماوێ بگاڕێوە بێوەفا گوڵ تەگلامی کرد تۆ بێراوە ئەی پەپوولان چەنیا ماوێ بگاڕێوە بێوەفا گوڵ تەگلامی کرد تۆ بێراوە
دوباره گۆرانی تایبەتی بۆ لیرەخان بە تایبەت کچی کاکە مازیار بە تایبەت چامانە انشاءالله تەمە درێژ بێ یاسە ڕەشاکیان دەرێنم لە بەر یاسە ڕەشاکیان دەرێنم لە بەر فرامۆشیەکیان قەدیم دۆزیان ئەکسەرێ فرامۆشیەکیان قەدیم دۆزیان ئەکسەرێ دەگەڕێم لە شوێن دڵدارێکی تێر دەگەڕێم لە شوێن دڵدارێکی تێر لەم شارانە بێ لە شارێکی تێر لەم شارانە بێ لە شارێکی تێر لەم شارانە بێ لە شارێکی تێر ئەی لە دڵداری چەندە بەڵایە بەس خۆمەزانێم چیم لە دڵایە بەس خۆمەزانم دیداریان چیم لە دڵایە تایبەتی مەخسوس بۆ خەنەفەی مازیار بە تایبەت چاوانە هەر بمێنە تایبەتی مەخسوس بۆ خەنەفەی مازیار ماشەڵڵا هەر بمێنە خەتایی منێ نەبوو ئەو سەیری کێدم خەتایی منێ نەبوو ئەو سەیری کێدم هەری بە یەگینی گار جا دڵی بێردم هەری بە یەگینی گار جا دڵی بێرد دڵمی دا بە تۆ وامزانی ماردی نەمزانی بۆ مێن هەرا خوداردی نەمزانی بۆ مێن هەرا خوداردی نەمزانی بۆ مێن هەرا خوداردی ئەی لە دڵداری چەندە بەڵایە بەس خۆمەزانێم چیم لە دڵایە بۆ خەنەفەی مازیار شتی جوانیان لایە ماشەڵڵا